گرانترین یاریزانی لا لیگا کێیە؟ ڕۆژنامەی مارکای ئیسپانی لیستی گرانترین بیز یاریزانی خولی ئیسپانی بڵاو کردەوە. مارکا پشتی بە ماڵپەری نێودەوڵەتی ترانسفێر مارکێت بەستووە کە تایبەتمەندە لە دانایی نرخ بۆ یاریزانان بە پێی ئاستی یاریزانەکە و تەمەن و گرنگی لە ڕیمیدیایی و هاندەران نرخی یاریزانەکان دانراون. ڤینیسیۆس جۆنیۆر یاسەری ڕیال مەدرید گرانترین یاریزانی خولی ئیسپانیە کە نرخەکەی بە 150 میلیۆن یۆرۆ مەزەندە دەکرێت. جود بیلینگهام بە 120 میلیۆن یۆرۆ دووەم گرانترین یاریزانی خولەکەیە لە بەرامبەردا پێدرێ گرانترین یاریزانی بەشرۆنێ و لە ڕیزبەندی سێمە کە بەهاکەی دەگاتە 100 میلیۆن یۆرۆ. لە پلەی چوارەم و پێنجەم ڕۆدریگۆ و ڤالڤێردی دێن کە نرخیان 100 میلیۆن یۆرۆیە و گاڤی نرخەکەی 90 میلیۆن یۆرۆیە لە پلەی شەشەمدایە. لە کاتێکدا کاماڤینگا و چوامێنی بە 85 میلیۆن یۆرۆ لە پلەی حوتەم و هەشتەمن. دیۆنگ بە 75 میلیۆن یۆرۆ و ئاراوخۆ بە 70 میلیۆن یۆرۆ لە پلەکانی نۆیەم و دەیەمن.